سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ مولایەک ئازیزان، هیوادارم کە زۆر باش بن. حرمەتێکی زۆرم بۆتان هەیە، وەکو بڕیارم مابوو کە شەوی شەمەوە تام شەو کۆمەڵی قسە باسکەم، ئەوام شەو هاتمە خزمەتان و بۆ قسە و باسەکان. هەڵبەتە بەڕێزان داوای لێبوردنەکەم شەو لە تیکتۆکان نابم بەڕاستی، چونکە پێویستە کە ئەدمینێکی باش دابنێم، چونکە کۆمەڵی خەڵکی ژێنفرۆشی تایە کە زمانیان زۆر پیسە. هەڵبەتە من لەبەر خاتی خۆم نەخۆم گوێ نادەم بەڕاستی، بەڵام لەبەر خاتی خەڵک، چونکە کۆمەڵی خەڵکی شەریفێت ناو لایڤەکەوە خۆش نییە کە ئەو ژێنفرۆشانە بێنە ناوی، لەبەرەوە بێ کلچیان کەم بەتەڵەوە پەلەمەکەن جارێت تاوەکو لایڤێکی تر. بەخێر بێن. دوزە خاوەسین تامون بەرەزان کۆ بنەوە، دوایشە ناو قسە باسەکانەوە. چۆن پیاوان، ژنان، کچان و کوڕان باش نەبووتان؟ سڵامەتن؟ یاخوا عافێتی بەڕۆڵە، عافێتی بە کاگەرامی عەزیز، کاگەرامی بەڕێز، دوژمنی پیاهی دێز. بەخێر بێن ئازیزان. وردە دەستەکەم بە قسە و باسەکان و دواییش ڤیدیۆکا بم بۆ تیکتۆک و وەڵحاڵ هەموو خەڵک ئەیبینێ ئەتیادی و دواییش دۆستان و ئازیزان و خۆشەویستان بۆ خۆیان لە مەجای خۆیان نابڵاوی دەکەنەوە، لەبەرەوە کات لەوە زیاتر ناکوژم بەڕاستی، ئیتر هینە ئەوە کیفایەتە. لێرەوە زۆر مناقەشەمان لەگەڵ ئەو ڕەفیق و دۆستانە کردووە کە بەیانی هەڵبژاردننی پێهێزە ئەمنی و نازانم ئالم بابەتانەیە و نەزرەتەکان زۆر گۆڕاوەتەوە، بۆیە ئێمە وەکووتمان سەر بەبەرەی بایکۆتی نەڕاستیە، بەڵام ئەو کەسەی کە ئەچێتە سەر سنووقی دەنگدان ئیتر بە هەر دەلیل لێبێ پێشمەرگەیە، ئاسایشە، پۆلیسە، ئەوانەی ترە ئەتوانێت دانگەکەی خۆی بسووتێنێت. ئەوانەی دواتیژە وەکو خەڵکی ئاسایی ناو کۆمەلگای باشوور ئەتوانن بچنە سەر سنووقی دەنگدان، کارتەکەتان یەک زەڵبی لێ بدەن و بیخەنە ناو سنووقەکەەوە بۆیان بۆی هیچ کەسێک ئیسفادە لە دەنگەکانتان نەکا. بۆ ئەوەی کە دژی پارتیوێشێتیە بەڕاستی باشترین کار ئەوەیەکە بڕوات هینی کات زەڵبێکی لێبات و دەنگەکەی خۆی بسووتێنێ. ئەوەی شەکە لە کارە باشەکان بەرحاڵ ئێمە هەر لە بەرەی بایکۆتین. ئەوە هەرویستم وەکو پێشەکیە کەمە کۆتا ئەوەیە قسە باسە سەر ئەو مۆزوعی هەڵبژاردنەوەوانە، بۆیە هەر ویستم ئەوتان پێ بڵێم. خۆشەویستان، ئەم مۆزوعە بۆیە باسی یەکەم سەرەتا لەبەرەوەی کە ناکرێت کۆمەڵی خەڵک شەو ڕۆژ باسی مەوازیعی ئەخلاقی بکەن بۆ کۆمەلگا، بەڵام خۆشیان لە قمەی بی ئەخلاقیە ڕابوەستن. ئەمە زۆر کارە ساتە ئازیزانی ئارام ئەحمەد. ئەبێ ئینسان خۆی بێ لە واقعە، تۆ خۆ چۆنی ئاوا بە، ناکرێت تۆ دابنیشی بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلام و بە ناوی دینەوە دابنیشی لە هەموو شوێنەکانەوە خۆکەی بە مامۆسای ئەخلاق و ئەم بەرسمیاڵە بکەیت و یا ئەمە کورت بکەیتەوە، ئەمە ئاوا بهێڵیتەوە و دابنیشیت بڵێ کاکە من ئەمەیە کۆمەلگایەک بنیاد بنێم کە کۆمەلگایەکی ئاینی بێت و دەستور و یاسا و هەموو شتێک ئیسلامی بێ، باشە ئەبی ئەخلاق ئاوا بێ، ژن ئاوا بێ، ئەمێ کەڵام خۆشەوە نەبێ ئەخلاقی. من قەی ناکە ئەم جارە ناوەکەشی نابم، بەڵام بەرحاڵ ئەوەی کۆمەڵی دادگەریە کە من بۆ خۆم ناموێ قاچم بخەمە ناو ژیانی تایبەتی کەسەوە، بەڵام ئەمانەوەکو وتم کە شەو ڕۆژ دەمیان ئەجوڵێ و باسی ئەخلاقیات دەکەن، دەبێت دوو قسەیان دەرهەق بکەم بۆی کە فێریان بکەم کە ئەخلاق چۆنە. ئازیزانی ئارام ئەحمەد، دێشێت لە ئەوەی کۆمەڵی دادگەری کۆمەڵەکەی مامۆستا عەلی باپیر دانیشتووە لەگەڵ کچێکە خەریکی کردەیەکی سێکسیە کە بڵاو بۆتەوە وەلحاڵ. من قەی ناکە ئەی بەخشم بەوە کە ناوەکەی نابم، ئەوە کوتیشم بۆیە ناوێ بم لەبەرەوەی هەموو کەسێ بزانێ ئەمانە چۆن کە لە ئێمە بوون بە مامۆسای ئەخلاق، بۆیە بەڕاستی باسیش یەکەم. ئازیزانی ئارام ئەحمەد، دوو جۆر گرتەی سێکسی هەیە لە ژیانی مرۆڤایەتیە. یەکەمیان مەسەلەکە مخابراتیە، باش نییە تۆ بە خۆت نازانی لەکەویتە داویانەوە، یان تەونت بۆ دائەنێن یان کچت بۆ ئەنێرن یا ئەمە ئەوە بۆکەن. دوو هەمیشیان ئەحمەقی خودی کەسەکە خۆیەتی. ئەوەی مخابراتیانە تۆ ئەخەنە کەمینەوە،
و چاڵێ بۆ هەڵەکەنن ئەکرێت تۆ لەگەڵ هاوسەری خۆتا بە نمونە کە هاوسەری شەرعی و قانونی و یاسایی خۆتە بچیتە هوتێلێکەوە کە بە کامێرە چێنراوە باش نییە مخابراتێک دەستگایەک نازانم پاراستنیە بە شوێنتەوەیە یەن ئەو شۆتۆ لەگەڵ خێزانی خۆتا بۆ نمونە کۆوە بیتەوە کاتێکە زانی ڤیدۆکە لێ گیراوە دەم و چاوی ژنەکە خێزانەکەی لە ئەبەن و ڤیدۆکە بڵاوەکەنەوە و بەو جۆرە ئەیانوێ تۆ بشکن ئەمەش جۆرێکە لەو چەکە هەرە سەخیف و مخابراتیانی کە بە دێژایی مێژووی نازانم ئەوەتەی کە کامێراوشت پێیا بووە ئەبڕاستی ئەم کارە سەخیفە دژی ئینسانیە هەبووە بۆ شکاندنی نەیار سیاسیەکانی خۆیان بەڵام ئەوەی دوو هەمیان دەڕاستیە زۆر ئەحمەقانەیە من لە سەدەمی پاڵتاکەوە ئاگاداری ئەو مۆزوعانە هەم تۆ بیت لە کامێراوە خۆت بۆ پیاوێ یا ژنێ ڕوودکەیتەوە بەڕاستی جگە لە حەماقەت نەبێ هیچ شتێکی تر نییە من دەیان جاوتومە کەسێکی دەوێ بڕوا بۆ خۆی بەلایە ئەگەی لە خۆی بێت و چێکە مشکلی خۆیەتی بەڵام بەڕاستی ئازیزان منتەقی تیان نییە کەسانێکیش کە دەم لە سیاست بکتن و ناو دەنگیان هەبێ عینوانێکیان هەبێ خەریکی ئەو مۆزوعانە بن وە خوان بخەنە ئەو داوانەوە من ئەوەی ئەو کابرایی کۆمەڵی دادگەریم بینی و بۆیە باچیشی یەکەم چونکە ئێوەی ئیسلامی بە دەرسی ئەخلاقیات مێشکی ئێمەتان خستە خوارە بەڕاستی کەچی خۆتان کانگای فەسادن کانگای بێڕەوشتین کانگای جوێن لە حقەتە حتا ئێستا گەشتمەتە ئەو باوەڕێی ئەو ئیسلامانەی کە ئیسلامە سیاسیانەی کە لە باشووری کوردستانە تۆ نایەری قسێ بکەی 2000 جوێن بە دایک و خوشک و ژن و کەسوکاری ئەدەن دیسان ئەوە هەر ئەو ئەقلیەتەی کە پێی وایە مەسەلەن لە بیر و بۆچوونەکەی خۆی پێ تۆ بێدینی ئیتر ئازادە سوار دایکی بێ سوار خوشکی بێ ژنی والێکە ئەمەلەکە ئەمە بەڕەوا ئەزانێت لە حقەتە بۆیە ئێوە کانگای حەشیشن کانگای دەرمانن کانگای پەخشانەوەی هەژاری و بەدبەختی و چاڕەشین بۆ کۆمەلگا و کۆمەلگا فێری سوالکردنەکەن و فێری چەمانەوە و ئەواکەن بە نمونە نەکرد ئێوە هەتا حیزبەکانی ژوایە کاکەم ئاسۆمەمەندێکی یەکێتی هەیە لە کەرکووکە بە ملیۆن دۆلاری دزیوە ئاسۆمەمەند لە باشە کەشیە چێکە ئەم عەرەبانەیە و شیرینیە مەسەن بای 15000 دینارە ئەمە منەی کڕم باش نییە یان ئەم منجەڵە پاقلەیە لە کەرکووکە ئەوە منەی کڕم ئەچێت دە 15000 بە کابرا و اینجا ئەیکەدا ئەیکا بەڕیکلام وڵا ئاسۆمەمەندی سێکێتی پیاوی چاکە ئەوە بابک ئەو دەرپێ کورتەکەشی هینی دزی و جەردەیە کاکە پیاوی چاکی چشتی یاگە کۆنە بەعسیوە دەیان ملیۆن دۆلاری دزیوە ئەچێشتێکی ئاوا قۆڕەکات ئێوە یان ڕێکلایم بۆکەن وڵا کاری خەریکرێ یان وهاب هەڵەبجەیی ئاوا بڵیان کردوتەوە وڵا وهاب هەڵەبجەیی 600,000 دیناری نازانیاوە 600,000 دینار ئازیزان 600,000 دینار پێم وانە 400 دلار نازانم 450 دلار چەنەکە ئەماکەن بڕێکلام بۆ خۆیان ئەم ملیۆن دۆلاری دزیوە 600,000 تەڕمەش اینجا ئەم ئیسلامیانش دەڕاستیە وەکوتم بۆیە باسم کردن کە عیبە کاکە ئێوە حتا بەزەییتان بە مێشولەی مینە ناتەوە باش نییە بە سێژن بە چواژن تێر ناخۆن کە لە ماڵەوە ڕیستان کردووە شەوانە بەسێنە ئەسوڕێنەوە باشە کەچی کچێک ئەتوانێت ئێوە ڕوت و قوت بکاتەوە ئەمە بۆ خۆی کارەساتە بەڵێ ناوەکەیتان نووسی هەمووتان زانین چیە پێویست ناکە من ناوەکەی برم ئەمە بەڕاستی کارەساتە کاکە ئاخر پیاوی باش ئەمە چیە گرتوتە بەدەستەوەڵی پەتەوە هەڵیە گڵۆفی تو عیب و شوورەی لە کامێرایەکە تۆ بەو تەمەنەوە ها بۆچی تۆزێ وریا نابن کاکە بۆچی ئەم ناوگەڵی ئێوە چییە بەڕاستی ئێوە 24 ساعتە داغەتە ناوگەڵتانە نەکارەکەن نەکاسپیەکەن نە ئارەقەکەنەوە نەخۆتان ماندووەکەن بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بە ناوی سیاسەتەوە بە ناوی ئەوە خۆتان ئەژێنن باس خەریکی سێکسن بەس خەریکی پارەکۆکردنەوەن بەس خەریکی خواردن و ڕابواردنی خۆتان باشە ئێوە شەو ڕۆژ ئێوە نەخۆشن بەڕاستی کاکە ئێوە شەو ڕۆژ مەراق و خەیاڵتان تەنها سێکسە و تەنها لای ژنە باشە هەر ئەمەیشەکە تەواوی گوتاری ئەم ئیسلامە سیاسیانە تەنها لە چوارچێوەی ژن ئاسۆڕێتەوە باشە ئەگەر ژن و سێکس و فڵان و فیسار لە گوتارەکانیان بکەیتە دەرەوە تا پاشی بکەیتەوە یەکشت نامێنێ بەڕاستی ئەمانە بیکەن باشە ئەسڵ قسەیان پێ نامێنێ بۆ کۆمەلگا بەڕاستی ئەمانە بیکەن باشە کەچی خۆتان ئەمەتەن کە ئەی بین کاکە باش نییە ئەمە کارساتە تۆ خێزانت هەیە نازانم کابراکی بەتەمەنی کۆمەڵی دادگەری ئەساس ئێوە کۆمەڵی ئیسلامین و دادگەرن و ئالم بابەتانە ئەمە شێ دەسێت بە ناوگەڵتەوە بایڵی ژەڕی سیارەیە گۆڕی بۆ کامێردانی بۆ کچێک داوەشە یاخۆ بەشن بەشەرێکی باش نییە بابا علی با پێشانەیە مەخوارەوە کە ئێوەش ناکاتە دەرەوە کاکە باش نییە عیب ناکەن ئێوە کاکە هەر بەڕاستی خەجاڵەتی ناکێشن
لە تیکتۆکان نووسیومە لە عەفو لە تەلیگرامەکەمە ئەوەی کە نازانێت کێیە بچێتە ناو تەلیگرامەکەم و ناوەکەیشی تایە پێویست ناکات ناوی بەر هەمووتانە بێ بزانن چێیە باش نییە عیبە عیب اینجا قسە مەکەن دایمە باسی ئەخلاقەکەن و ئینسانی مسلمانە بێ بەڕاستی ئاوا بکات و ئەبێ ئەوە بێ خۆشان ئەشنا ماڵی هەر کەسێ سەیری ژنەکەیەکەن لە ژێرۆ باشە لەم ئەوروپایە ئەو ئیسلامە سیاسەنات بەدەیان ژنیان بە تەلاقان ناوەچن خوان مارەیەکەن لە دواییە باشە ئەمە ئەخلاق وەتوارەکانتانە ئەژە دەنگمان بنێ دەنگتان بۆچی بێنێ یان ئێوە پارە پیاکەن و بەس خەریکی دگل دگن بن ناکرێ کاکەشتی وابرا ئای چۆن دا ئەوە شێن بۆ خاتری پێغەمبەر ئەمە چییە لە تیفی سەلەفی دانیشێ ژنی کابرا داگیرەکە چاوان وەڵام من بمکردیا تەنەکەتان بۆ لیان بە قورئان باشە هەر ژنەکەی مارەکە بردی بۆ خۆی بە چەندین بە حرامی چەندین جا سێکسی لەگەڵا کرد اینجا مارێک بردی بۆ خۆی ژنی کابرا باشە چاوان کار ئای لەوە مامۆسامە لا هەڵۆ دانیشێ لە ناوەڕاستەوە بوو گوشمیا لەسەر لا بوو گوشمیا ئەوە لێکەمە ئێوە چین کاکە ئێوە دەعبان ها ئێوە شەرم ناکەن بەڕاستی کاکە ئەمە چییە یعنی ئێوە هیچ شتێکتان نییە ئەی بۆ دانیشن وڵا کاکە ژنە بێ ڕوود بێتەوە ئەو بێخلاق و ژن ئەوە بێخلاقە وڵا بێخلاق ئێوەن کاکە بێخلاق ئێوەیە کە دانیشن هەر خەریکی ژنی و عالەمن کاکە خوا کاکە باس مەسەر بابەتەکە وەرە وەک پێشەکیەک بوو بۆی پێتان بڵێم کە بزان ئەمانە چۆن کاکیشین بیان ناسن کاکە مەهێڵن بێتانە ماڵ بێنە ماڵتان ئازیزانی ئارام محەممەد ئەو کەسەی کە ژنی هەیە کە هاوسەری هەیە با بڵێن کە کچی هەیە کە ئەوەی هەیە هیچ کاتێ مەهێڵن ئیسلامە سیاسیەکان بانک خوێنەکان بێنە ماڵتان لە منی وەرگن بەخوا قەسەم لە منی وەرگن بەخوا ژنەکانتانە بن بەخوا کشتانە بن کاکە ئەمانە بەسکانە وەڵڵاهی مامۆسای ئاینی ئەزانم باش نییە کورە ئەمەی کە پێڵێن ئەوە نییە ژن نازانم نایەکی ترمان نییە نازانم چ نایەکی بۆ دابنێم مەسەن خانمێکە شووەکات و بە هەندێک لە مێردەکەی جێ ئەبێتەوە با بڵێن ئیتروانێ کچ نامێنێ یا پەردەی کچێنی نامێنێن باش نییە دایمە دانیشی وە لە پێشی سیارەکەیەتی کاکە باش نییە مامۆسای ئاینیش بەس خەریکی ئەمان کاکش ئەمە لە هەورامانەکە نەیەوت ئێوە شوزان ئێمە خۆمان مارەیەکن و خۆشمان تەلاقینەوە ئێستا مارەیەکن بۆ 3 ڕۆژ بۆ 2 ڕۆژ بۆ چەند ساعتێ مارەیەکن کاکە ئاراڵە بەس خەریکی ئەوان ئای بەشوورێ ئازیزان با بڕۆمە سەر عەسڵی باسەکەم ئەوە تەنها کورتەیە پێشەکی بوو ئازیزانی ئارام ئەحمەد دوو هۆکاری سەرەکی مانەوەی یەکێتی و پارتیزان بۆ باسەکەم دوایش کۆمەڵی قسە لەسەر یەکێتی ئەەکەم کە ئەو کارانەی کە کردوێتی هەرچەندە کەمە بەڕاستی بەڵام بەرحاڵ ئەبێ باسی بکەین کە دوای پێتانڵێم بۆچی دوو هۆکاری سەرەکی بۆ مانەوەی پارتی وێشێتی کە لە ماوەی 20 ساڵدا زۆر زیاتر کاریان لەسەر کردووە ئەزانن چییە سەرەتا بەر لەوێ ئەوتان پێ بڵێم ئەم قسانە بۆیە ئەەکەم کە یەکێتی و پارتی بە بەرنامە ژیانی گەنجانیان ئاوا لێ کردووە یان دەبێت چەکدار بن یان ناتوانن بژین بە هەزاران هەزار گەنجی ئەو کۆمەڵگایی باشووری کوردستان لەبەرەوەی کە سەری بۆ چەکداری و بۆ کۆماندۆ و دژە تیرۆر و فڵان و فیسارەکان شۆڕ نەکرد ڕێگەی ئەوروپایان گرتە بەر و لە بەریتانیا و ئەوروپا و چۆچی ئەوانە نیشتنەوە و ئامادە نەبوون ببن بە خۆراکی چەتەکانی پارتی وێشێتی باش نییە کە من پێم وایە باشترین کاریان کردەوە ئینسانانە کە وڵاتیان بەجێهێشت نەکاریان هەبوو نەکاسپیان هەبوو نەژیانیان هەبوو نەیانتوانی مەکتەب تەواوکردن چەند پێ نەیەکرا مەجبوڕ ڕایان کاتە دەروی وڵات باشە فەزایەکی تەواو نائینسانی و ناتەندروستیان خوڵقاندووە لە باشووری کوردستانە کە گەنجانی نەخوێنەوار و نەزان و قوربەسەر بکەن تا ببنە خۆراشی ئەمانەی پارتی وێشێتی ئەم قسانم شمولی هەموو ئەو هێزانە ئەکا کە گەنجان ئەبن و ئەیان کەنە خۆراشی خۆیان باش نییە دژە تیرۆری پارتی دژە تیرۆری یەکێتی کۆماندۆکەی هێزی ئاڵتونیە نازانم فافۆنە ئالم بابەتانە هەر هێزێکی شەڕەخۆر و ناویان ناو ڕەش و ئالم بابەتانە حتا دوو پشکەکەی نەوەی دوو پشکەکەی لاهوری شەرجێگی و ئالم بابەتانە هەر هەمووی ئەو گەنجە قوربەسەر و داماوانەیە کە نەخوێنەوار و نەزانن و ئەمانە ئەشن ئایان هێنن چەکیان ئێنێ و پارەیان ئێنێ کە بە پیاوێن لە دوایشە ئاواتیاچن هۆکاری یەکەمیان ئەزانن چییە بە چەکدارکردنی گەنجانی نیشتیمان دوورخستنەوەیان لە خۆپێگەیاندن لە ڕێگەی خوێندنەوە لە ڕێگەی ئاکادێمی بوونەوە هاندانیان بۆ بوون بە پێشمەرگە پاسەوانی سەرسنوورەکان کۆماندۆ دژە تیرۆر فڵانە فیسارەکان ئاوایان لێکن گەنجانێک دەخەنە سەر ئۆتۆمبیلێک
کە بە بازار و کۆڵان و شەقامەکانە ئەڕوات باش نییە ئەو سیارێکی بەرزی ئاخر مۆدیێلە ئەمیش لە پشت بیکەیسیەکە و ئاوای کردووە باشە پێی پیانێ بۆ خۆی یەک پۆشاکی تایبەتی جوانی لەبەرایە یەک عینێکی ڕەش و کڵاو خود و ئەمانەی لەسەرایە باش نییە دەستی کراوەتەوە بۆ تعداکردن بۆ سەرانە سندن بۆ خۆفشکردنەوە لە گەنجانی قوربەسەری تر بەڕاستی بە تەواویمانە ملهوڕیەکە لێرەوە گەنجانێکی تر کە لە خوارەوە سێری ئەماناکەن ئەڵێ با ئێمەش بشین ئەم کارە بکەین باش نییە با ئێمەش ئەم کارە بکەین وردەوە دەکاتێک کە زانین هەزاران کەس لەو گەنجە دامان قوربەسانە بوون بە خۆراشی ئەم دەستگا بەدناوانەی پارتیوێشێتی بۆیە ئەو گەنجانەی کە کران بە چەکدار زیاتر خەڵکی ئەو ناوچانن کە لە عەشیرەتەوە نزیکن لە خێڵەوە نزیکن واتە کەسانی بەڕەسەن خێڵەکی وەرکە خەڵکانی نەخوێنەوەرن ئاسیانی ڕەحمەت چونکە بەهۆی کەلتوری خێڵەکیەوە ئاسانتر و باشتر کاری چەکداریان پێکرێ و حەزیان لێتی باش نییە ئەو ناچانەی کە زیاتر گەنجەکانیان چەکدارەکەن و کران بە میلیشایەکی و پارتی من حەز ناکەم ناوی شوێنەکان بەرم لەبەر هەندێک اعتیبارات لەنا بۆ نمونە ئەگەر بڵێم شارە زوور یا بڵێم ڕانیە یا بڵێم کۆی و قەڵازێ یا بڵێم چوارکردنەوە باڵەکایەتی یا بڵێم حاجی ئۆمەران و نازام دووس و چی و ئالم جەلەولە و کردووک ئالم بابەتانە لە هەموو ئەو شنایشە پڕە لە ئینسانی پاک و جوان و پڕە لە ئینسانی شەرافەتمەند و گەنجی بەغیرەت و بە حرمەتی تێدایە کە نابێ بە خۆراشی ئەم دەستگا بەدناوانەی پارتیوێشێتی لەبەرەوەی خانەوادەن و دایک و باوکی شەریفیان هەیە و ئینسانی محتەرەمە بنەماڵەکەیان هیچ کاتی ڕێگە نادەن کوڕەکانیان ببێ بە دژە ترۆر و ببێ بە کۆماندۆ و ببێ ئالم بابەتانە من لەگەڵ ڕێزما بۆ گشت ئەو جێگەیان کەوتم کە پڕ لە ئینسانی شەریف و پاک و هیچ کاتی ئامادەنین ببنە چەکداری ئەم دەستگایانە بەڵام من باسی ئەو کەمینانە ئەەکەم لە حقیقەتە کە لەو ناوچانە لە هەموو ئەو ناچانە بەڕاستی کەم تازە وجودیان هەیە لە کەرکووکەوە لە دووز و لە جەلەولا و ئەو دەوروبەرە بڕواتانە بێ ئایزانی ئارام ئەحمەد وەکو وتم من بە گشتی قسە ناکەم حرمەتم بۆ زۆرینەی خەڵکە شەریفەکە هەیە چی تعدا چی هەیە چی ڕاکردوی دەستی یاسا هەیە چی نازانم ئەمانە هەیە هەر هەمووی هاتوون بوون بە کۆماندۆ و بوون بە دژە ترۆر باش نییە لەگەڵ ڕێزان بە خەڵکە باشەکە ئێستا ئەو خەڵکانەی کەرکووک و جەلەولا و دووز و ئالم بابەتانە واتە خەڵکە پاک و شەریفەکەی بە تەواوەتی مرتاحن بە تەواوەتی بێوەین بۆ خواندان شەریکی ژیانی خۆیان چونکە هەرچی سەسەری هەیە هەرچی خەڵتە هەیە هەرچی خوێڕی هەیە هەر هەمووی هاتۆ بۆ سلێمانی بووە بە کۆماندۆ بووە بە دژە ترۆر بەشێکیشی ڕۆشون بۆ هەولێر و بوون بە کۆماندۆ دژە تۆری پارتی و ئالم بابەتانە باشە ئەمە واقعی ئەو کۆمەلگای ئێمەیە و ئەمەش تاوانی پارتیوێشێتیە کە ئەمانیان کردو بە خۆراک کۆماندۆ یەکێتی گروپێکە لەوانەیە کە خەڵکی لە یاسا ڕاکردوو تاوانکە تعداچی لێ ئەڕژێ و هیچ یاسایەک ئەمان ناگێتەوە من بە وردی ئاگام لێیە پاڤڵی جەلال تاڵەبانی بە تایبەتی باسی ئەوەی کردووە لە کاتی دژە ترۆر و کۆماندۆ ئەوانە کە ئەو کەسانە بێن کە ئابەم جۆرن ئەو کەسانێک کە تفەکەن لە باوکی خۆیان تفەکەن لە دایکی خۆیان باشە هۆکاری ئەمەش ئەگەڕێتەوە بۆ کە پێشینەی تاوان و مەسەر ئەویان هەیە و کەلتوری هەرێمی تورکی و هەرێمی فارس و عەرەب و ئەرەب بابەتان زاڵە بەسەریانە و ئەمانە ژن کوژن خەڵک کوژن وەکو ئەها ئینسان کوشتن و ئاخواردنەوەیان بەڕاستی بەلاوە وەکو یەک وایە هەندێکیان هەن کە من ئاگام لێ ئازیزان کەس و کاری خۆیان کوشتووە هەیە برای خۆی کوشتووە هەیە دەستدرێژی سێکسی کردووە هەیە تەقی لە ماڵدراوسێ کردووە هەیە تعدای لە نازانچی و ئەنە بابەتانە کردووە بۆیە ئەم ناوچانە هێشتا لە ژێر هەیمەنەی خێڵ و کەلتوری کۆنەخوازیە ژیان بەڕێیەکەن و سەرۆخێڵ پیاوی دیوەخان لەم مۆزوعانە ڕۆڵ ئەبینێ بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد خێڵگەرایی و پیاوانی خێڵ بۆ زیادکردنی نفوسی یەکێتی و پارتی دانانی ئەو کەسانەی حکمی دیوەخان دەرەکەن بەردەوام لە جێبەجێکردنی ئەم عەقڵێتە کۆنەخوازیە ئێستا ئێوە دیقەت بدەن ئازیزانی ئارام ئەحمەد یەکێتی و پارتی هەڵەسن لەبەرەوەی کە ئێستا یەکێتی و پارتی لەناو خەڵکە ئیعتیباریان نەماوە و خەڵک دەنگیان پێنادا و عایلەی خانەدان لیان نزیک نابێتەوە هەڵەسن لەم خێڵ و لەو خێڵ و لەو خێڵ و لەو خێڵ خەڵکانێک ئەهێنن ئەچن ئەیانکەن خەڵیان بژێرن بۆ ئەندام بۆ هەڵبژاردنەکان بۆی بن بە ئەندام پەرلەمان باش نییە ئەمەش ئەگرێتەوە بۆ ئەوەی کە پارتیوێکێتی متمانەیان نەماوە بۆیە دێن و کەسانی سەر بە خێڵەکان کاندی دەکەن تا خێڵەکەیان دەنگی پێ بدا بڵێ ئەمە هیچ نەبێ سەر بە خێڵەکەی خۆم و با من دەنگی بدەم دەبڕێگەوە بتوان دەنگی خێڵەکان بەدەست بێن زۆربەی پیاوانی دیوەخان و لایەنگرەکانیان کە ئێستا بانگەشی هەڵبژاردنەکەن ئەوەی کە من بەشێکی زۆر ئەناسم پیاوکوژەکان و پێشینەی تاوانیان هەیە و وەکو وتم هەندێکیان هەیە هەتا کشوژنی خۆشیان کوشتووە باشە ئێستا بانگەشی هەڵبژاردن بۆ پارتیوێکێتیەکەن من خەڵک ئەناسم لە ناوچەی شارە زوور ئازیزانی ئارام ئەحمەد کە ئێستا لە هەڵمەتی هەڵبژاردنەکانە ڕۆڵی هەیە و ڕۆژانە قساکە باش نییە بڕواتانە بێت خوشتی خۆی کوشتووە کەسی خۆی کوشتووە
لە سەر کۆمەڵی مۆزە باش نیە اینجا بەشێک لەم سەرۆ خێڵانەیش کار بۆ دەستگا هەواڵگیریەکانی ناوچەکە ئەکەن هەمووشان ئەو ڕاستی ئەزان یارا مەحمەد نزیکەی 380 دانە مستشارمان هەموو سەردەمی حیزبی بەعەز کە زۆربیان لە ئەنفالی میلەتی ئێمە بەجەریان تیاکردەوە هەمووی سەرۆ خێڵەکان بوون خۆ ئازانی یارا مەحمەد ئەم 380 مستشارە ئەگەر یەکی 1000 کەسی لەگەڵا بێ یعنی 380,000 کەس کێ بوون ئەمانە سەرۆکی خێڵەکان بوون کاکە باوکی ئەم نەهرۆیە سێ عەبدولکەریم باش نییە واکە یا حەمی سێ عەبدولکەریم باوکی ئەم نەهرۆیە شێ ئەمە خۆی مستشار بوو کاکەش باش نییە زۆربەی هەرە زۆری ئەوانە هەمووی مستشار بوون هەمووی جاشی بەعەز بوون هەمووی کوردیان ئەنفال دەکرد بۆ حیزبی بەعەز ئەنەخسە ناو زیرەکانەوە باش نییە زۆر جار ئەمانە بەداخەوە کە ڕۆڵی خراپیان جێراوە بۆیە من داوا لە هەموو ئەو گەنجە شەریفان ناکەم لە دایک و باوکە شەریفەکانەکەم ڕێگەم مەدەن کوڕەکانتان بن بە دژە ترۆر نەبن ببن بە کۆماندۆ لە دواییە یا ببن بە نازانم هێزی دوو پشک ئەوەی لاوری شێرجەنگی لە دوجارە ئێوە کوڕەکانتان ئەکوژێت و هیچیش بە هیچ ناکەن بەڕاستی کێ زەرەکە بەس خۆتان زەرەکەن یا بێ مناڵی خەڵک بکوژن یا بێ خەڵک مناڵەکانتان بکوژێت ئاوای لەمە بەدەبڕاتی شتێکی تر نییە کەواتە بۆچی واکە من پێم وایە مناڵەکانتان بێن بۆ ئەوروپا باشترە هەتا کولێ بن بە خۆراکی ئەمانە کێی زەرەکە هیچ کەسێک هەمومان نەزانین کە لە سەدا دەیان هەزارکە لە شەڕی ناوخۆی کردی پارتیا دران بە کوشت و کوژران کێ زەری کرد هەر خەڵکەکە زەری کرد دایکی داما و قژی خۆی ڕنیەوە خوشک ئاوای لێ هات ژن پیر بوو بە مناڵشتەوە لە دوایشە کێ قازانجی کرد بنەمای تاڵەبانی بازانی هەر ملقەوی بوون بۆ خۆیان خوان هەر بۆ خۆیان شەهانە ژیان هەر کوڕەکانی ئێوە زەرتان کرد ئێوە بێوەژن کەوتن ئێوە براکانتان کوژرا ئێوە باوکتان کوژرا مناڵەکان باش نییە لەبەرەوە پێویست نییە عیبە بەڕاستی ئینسان چەکداری پارتیەکێتی بکاک بەڕاستی عیبە بۆ ئەم ملهوڕیە وا بکەی بە سیارێک ئەوە بکەی تا اینجا ئازیزان بچمە سەر ئەسڵی باس بە کورتی بەلەمەکە جالبە وەڵام من کەس و کارم هەبێ ببێ بۆ دەژە ترۆر و دەستگای نازانە ئەوانە هەر بە حاتی ئەگەر سەڵ بەسییانە بە حاتی مەرحەبای ناکەم پشتی تێکەم تۆڵم کاکە تۆ من تۆ ناناسم بەڕاستی کاکە مادەم بووی بە چەکداری پارتیەکەتی من تۆ ناناسم تۆ تو کرماش اینجا عزیزم ئەسڵی باس ئەمە قۆناغی دووەم و کۆتایی قسە و باسەکانمە هیوادارم کە سوودی بۆ هەموو لایەکتان هەبێت دوای بەدادەچوونەکانم و نردنی خەڵکی تایبەت بە خۆم کە مەیدانیەن لێکۆڵینەوە بکە ئەوە بوو باسی بەشێکی پرۆژەکانی پارتیم کرد و لە منتیقی بادینان و چۆش و ئالم بابەتانەوە دەنگدانەوەیکی زۆری هەبوو دەنگدانەوەکەی بە جۆرێ بوو کە خەڵک پێی وا بوو کە ئارا مەحمەد لە یانگری پارتیەکە کۆمەڵی حەقایقم وتبوو تم پارتی توانیوێتی ئەمە بکە ئەو جادێ بکە ئەو بکە من ئەبێ ئاوا ئیشەکانی خۆمکەم بەڕاستی چیە کاری باشکا بڵم کاری باشی کردووە چیە کاری خراپی کردووە بڵم کاری خراپی کردووە بۆی بزانن کە من لە یانگری و ئەلم بابەتانە نیم لە حەقیقەتە من لەگەڵ واقعا مامەڵاکەم نەک لە گەشتێکی ترە لە دوای ئەوەی کە من ئەو قسانم کردو و ڤیدیۆکانی من بە تەواتی دەنگدانەوەی هەبوو لە هەموو شوێنێکە یعنی چوو هەموو ماڵێکەوە اینجا پارتیەتە سەرخەت دەستی کرد بۆی کە چی کردووە چی کردە هەر هەمووی لە نایلەکە هەڵبژاردنە باس کرد بۆیە دوای ئەوە کە من ئەم کارم کردو و پارتی بە دوامە دەستی کرد بە ڕێکلامکردن و چی کردووە هەمووی خستە ڕوو خستە شاشە بۆ کۆی کۆمەلگا لە باشووری کوردستان و دەرەوەی وڵاتە کەسی تایبەتیم نارد بۆ دەڤەری سلێمانی تا بزانم لەوێ چ باس هەیە و لەوێ چی هەیە و چی نییە دەمەوێت ئەو زانیاریانە هەچەندە کەمیش بێ دەستم کەوتووە لە کەناڵی خۆم و بۆ متانی بخەمە ڕوو خۆتان ئەزانن خۆشەویستانی ئارا مەحمەد من کارم نییە قسە و باس و لایڤەکانم لە کوێدا و چۆنە و لە کام بەشە کێ سوودی لێ بینێ بەڕاستی ئەمە بە من ناکرێ خۆشەویستانی ئارا مەحمەد و ئەمە کاری ئارا مەحمەد نییە گرنگ ئەوەیە من ڕاستیەکان بۆ ئێوە بخەمە ڕوو ئیتر خۆتان بەڕاستی قەزاوات لەسەر مۆزوعەکان بکەن یعنی من بڵێم چی دژی پارتی قساکەم یەکێتیەکان ئیسفادەی لێکەن و ئێمە بڵاویەکەنەوە دژی یەکێتی قساکەم پارتیەکان ئەیبەن و ئەڵێن بژی ئارا مەحمەد دژی علی حەمەساڵە چوار قسە بکەم جەماعەتی شاسوار و چێوکێ ئەیبەن ئەڵێن ئەوە بژی ئارا مەحمەد دژی شاسوار قسەیەکەم علی ئەوان ئەیبەن و بڵاویەکەنە کەناڵەکانی خوانە یعنی من ئەتوانم بڵێم لە کەناڵێکەوە زەرەرم بۆ هەر هەمویان لە دیوی دوامیشا قازانچم بۆ هەر هەمویان چونکە لە ڕێگەی منەوە شەڕەکانەکەن بە هەزاران پێیژی بێدایک و باو کە هەیە لە ناو سوشال میدیایە بڕۆ سەیریان کە لە هەمووی دەنگ و ڕەنجی ئارا مەحمەدە باوەڕکن قسە هەیە ئێستا خۆم گوێم لێ بێتەوە 500 ساڵ بە لێسە قسانم کردووە 500 ساڵ لەمەوە پێش قسان ئێستا من خۆم گوێم لێ بێتەوە کە ئاگاشم لێ نییە ئەمە ئەوە یەکێتی سێ پرۆژەی استراتیژی هەیە کە کاتێک پرسییم ئەی بۆ بانگەشەکانی بەکاری نەهێناوەکو چۆن پارتی بەکاری هێنا باشە بەڵام وتیان بڕیارەکە وا بوو وەکو بەداچوونەکانی خۆم وا بووە کە نەکرێ بە بۆ حملەی ئیعلامی بەکار نییە
یەکەمیان جادەی 100 مەتریە کە هەزاران جار ناومان بردووە کە ئەم جادەی 100 مەتریە لە سلێمانیە بۆشی تەواو نابێت. ئێستا وەکو بەدەداچوون بۆ مۆزوعەکان کرد لە نوکتەی کۆتاییایە و پێم وایە ئەم جادەی 100 مەتریە زۆر باشە بۆ سلێمانی و یەکێکە لە کارە باشەکەن. دووهەم پرۆژەی هێڵی ئاوی دووکان سلێمانی ئەوەش کۆتایی پێاتوە کەم پێم وایە ئەمەش کارێکی باشە ئەگەر بتوانێت بەتایبەتی لە سلێمانی و لە کۆمەڵی مەنتیقەیە دەربەنیخانی دەشێت بەبوونی ئاوەکەوە ئیتر بێ ئاوی خەریکە تەنگ بە هەموو کەسی هەڵاچنێ. ئازیزانی یارا مەحمەد لە زۆر شوێنەوە هەتا ئەگاتە کرماشان و ئەوانە من ئاگادارم بە دەیان و سەدان ڕز و باخ هەمووی وشکی کردووە لەبەرەوەی کە ئاو نییە، یعنی با بڵێ وشکە ئەگەر بێت و باران نەبارێ ئەوەی تر زۆر خراپە. بۆیە لە 3 ساڵی پێشووە کە من ئاگام لێم بەبێ ئەوەی کە ئەم حکوومەتەی هەرێمە دینارێکیان دابێ با بڵێن لە سلێمانی و کەلار و ڕانیە بایی 140 ملیار دینار پرد و جادە پارک و ئەم نوعانە کۆڵان و ئەمانە قیر کراوە یان کۆنکرێت کراوە. ئەمەی کە من کەسەکەم نادۆ بۆ خۆی گەڕاوە باڵێن دوو کەسێکەس بەیەکەوە باڵێن. ئەمەش لەو پارانەیە ها کە لەو بەرهێنانەکان وەریان گرتووە و بۆ ئەمانە بەکاری هێناوە. واتە کۆمەڵەوە بەرهێن لەم منتیقی سلێمانی و قەڵازیە و ڕانیە و نازانم چۆ ئەمانە هەیە کە ئەمی شاکەن ئەم جەمە ئەم یەکێتیە پارەی لێوەرەگرێ ئەچی ئەم پارەیە ئەیە بم کارانە کە بکرێن. ئەینجا سلێمانی وەکو ئەوەش ئاگادارم کەمترین گەڕێکی سلێمانی ماوە ئاوەڕۆ قیری بۆ نەکرابێ. باشنی ئەمە لە خەڵکی دۆست و ناسا وجگە لەو تیمەی کە خۆم نردووە باشە و ئەمەیش کاری باشە. باش نییە جاقیرەکە و شەقامەکان چۆنن ئەویان بەڕاستی من خۆتان لە سلێمانی ئەزانن ئەمەش بۆ خۆی کاری باشە. اینجا ئازیزان یەکشت کە ئەمەیە سەرشتانی بۆ ڕابکێشم ئەوش ئەوەیە کە جوغرافیای سلێمانی لەگەڵ هەولێرە زۆر جیاوازی هەیە. هەولێر بە تەواوەتی تەختە، سلێمانی زۆربەی شوێنەکانی سەربەرەو خوارە با بڵێن. و کاتی خۆی کە دانای ئەحمەمەجی پارێزگاری سلێمانی بوو من شەوێک لە پاڵتاکەوە لە ژووری کوردستان دەنگی ئۆپۆزیسیۆنەوە تەلەفۆنم بۆ دانای ئەحمەمەجی کرد. دانا خۆی لە ژیانە ماوە ئەوەی جوێن با دوایی بلۆچێکم خەمنە بەمە تیکتۆکەکەنی دوای وات بلۆکەکەم بەحەیتی تۆ بمناوە. تەلەفۆنم بۆ دانای ئەحمەمەجی کرد لەسەر پرۆژەکانی هەولێر وتم بۆشی لە هەولێر ئاوایە سلێمانی بۆشی بۆ جۆرە نییە و ئەلم بابەتانە. دانا کۆمەڵی قسەی بۆ کردم دوایی تێگەیشتم کە قسەکانی زۆر ئاقلانە بوو. وتی هەولێر ئەم بینانەی کە لەسەری ئەکرێت بە سەقەتی ئەکرێت. باش نییە ئەنی هەموو کارەکان بە سەقەتی ئەکرێت و ئایندە زیانی زۆرترە لە قازانجی. باشە چونکە بناغی هەموو شارێکی سەردەمیانە سەرەتا ئەبێت تۆ ژێرەکەی حساب بۆکە ینی ئاوڕۆ حسابی بۆکەی بەڕاستی. سلێمانی لە مەسلەی ئاوڕۆە هیچ کێشەیەکی نییە، شوێنی گەورەی هەیە ئاوی پیاڕە، بەڵام سلێمانی هەولێر بۆ جۆرە نییە. هەولێر ئاوڕۆ بۆریەکانی هێندە بچووکە کە بۆ ئەم بینایانە نابێ کە ئێستا ئەم زەویە دروستکراوە بەڕاستی. دەبوو سەرەتا ئاوڕۆی گەورە و فراوان بۆ هەولێر بکرایە باش نییە، بەڵام سلێمانی خۆی ئەو کێشانەی نییە. جا بەڕاستی قسەکەی دانا بە دەقیقی ڕاست بوو. هەمومان نەزانین ئازانیارە مەحمەد هەولێر لایەکی کە خەڵکە ڕەسەنەکەیە باش نییە جوان نییە ئەو شوێنانەی هین عفو ئەو شوێنانەی کە جوانە با بڵێن هینی خەڵکە ڕەسەنەکەی هەولێر نییە. من هەولێرەکان قسەم لەگەڵاکەن پڕە لە عەرەبی لوبنانی لە ئەجنەبی لە تورک باش نییە، حتا لە هەندێک شوێنە هەیە یەک کورد ئیشی تیا دەست ناکەوێت، هەمووی پڕە لە تورک و پڕە لە ئەجنەبی و پڕە لە عەرەب و ئالەم بابەتانە. تەواوی گەڕەکە کۆنەکان هەروەکو خۆیەتی و هیچ خزمەتێک بە گەڕە کۆنەکان نەکراوە. ئەو گەڕەکانێک کە کاتی خۆی بۆ نمونە من لە سلێمانیا بووم چووم بۆ هەولێر و هەندێک گەڕەگەی ڕۆشت و ماڵی کەس و کارمی لێ بووە، ماڵ خوشکم لێ بووە چووم، ئەو گەڕەکانە هەروەکو خۆی بەڕاستی کەلاوەیە. بەڵام لاکەی تری وەکوتم کە هەولێرە دێرینەکەیە زێرا بوو، دوو لە ڕووی ئێوە گوا و تێکەڵ بووە و بەڕاستی بۆ گەن کەڕ و کاسەکە باش نییە، ئاوی نییە، قیر و کۆنکرێت لە نوێی نییە. و پێویستە لێرەوە مەسوور بازانی بین لەوە بکاتەوە ئەو گەڕەکانیش دەستی ئاوەدانیان بۆ درێژ بکرێ ئەو گەڕەکەی کە گەڕێکی هەژار نشینە بەڕاستی، یعنی گەڕێکی خەڵکە ڕەسەنەکانی هەولێر پێویستە حکوومەتی هەرێمی یا مەسوول بەزانانی یا هەر کەسێک دوای مەسوول بازانیت ئیش لەسەر ئەو مۆزوعانە بکە بۆ گەڕەکەکانی هەولێر. یەک کۆڵان و گەڕێک کە لە دێگەڵە بەم لاوە نییە کە زێراب و ئاوی نەبێ ئازیزان، ئەمەشێکی باشە. زێراب یعنی خاوێنی و تەندروستی بۆ هەموو کۆمەڵگایەک. لە هەولێر لە زۆر لە گەڕەکەکان تۆ لە ژوورەوە لە تەوالێتەکە چی ئەەکەی لە بەدەرگاکە خۆت ئەیبینیتەوە
باشنی خۆی بینی تۆ خۆشەویستان ئەمە زۆر ناشارستانیە بەڕاستی بۆ پایتەختی هەرێمی کوردستان ئابۆ جۆرە بێ هیوادارم کە ئەم قسانەی من سوودی بۆ پارتی هەبێ لێرەیشەوە و بتوانێت ئەو گەڕەکانیش وەڵام بەخواسی ئەو گەڕەکانش بداتەوە کە من ئاگام لێم پاشان وەکو دەزانم بینای زەخم و جوانەکان هیچی بۆ هەولێریەکان نییە ئازیزانی ئارام ئەحمەد باشی هەمووی هەست بۆ تورکەکانە بۆ لوبنانیە بۆ عەرەبە بۆ ئالەم بابەتانەیە باشنیە ئەمەش بۆ خۆی ئەکرێن سام قسەی سەرکەم بە پێی بەدەداچوونەکانی خۆم داهاتی هەموو ئەوەی پێی ئەڵێن زۆنی سەوس ئەوەی کە گەڕام بە شوێنە مانگانە ئەڵێن 62 ملیار دینارە باشە کە ئەکاتە 41 ملیۆن دۆلار من باسی مەرزەکان ناکەم ئەو زۆر باسمان کردووە مەرجی سەیران بن و مەرجی پێنجێن و مەرجی نازانم چۆش و ئالەم بابەتانە چی تەنکەرەی نەوتی پیاڕوا چۆن چۆنە ئەوە بۆ عیرفانە ئەو بۆ جیفانە من باسی ئەوە ناکەم بەڕاستی عەزیزان من باسی داهاتی ناوخۆکەم کاکەتە 41 ملیۆن دلار باش نییە وەکوتم باسی مەرزەکان نییە 48 ملیار دینار ئەدەن بە تەکمیلەی موچە بۆ بەغا ئەگەرێشێتی ئەڵێ قسانی ئارام ئەحمەوانیە بابی وەڵام باتەوە 10 پوند نیوی واتە 2.5 دینار 10 ملیار و نیو ئەدەن بە بودجەی خەرجی سیادی هەولێر بۆ ئەنجومەنی وەزیران بۆ پەرلەمانی ئاسایش و بۆ سەرۆکاتی هەرێم یعنی 58 پوند نیوی ئەڕوا 58 ملیاری ئەڕوا واتە 3 ملیار دینار ئەمێنێ بۆ تەندروستی و دەرمان و پاکردنەوەی شار و پۆلیس و شارەوانی باش نییە 3 ملیار دینار کە ئەمە بەڕاستی سفرە باش نییە بەڵام لا ئەگەر داهاتی ئیبراهیم خەلیل باسکەم بەسی ئیبراهیم خەلیل کە لە ساڵی 92ەوە ئیبراهیم خەلیل بەدەستی پارتیەوەیە ئیبراهیم خەلیل بە پێی زانیاریەکان مانگانە 280 ملیار دینارە بەس داهاتی ئیبراهیم خەلیل حاجی ئۆمەران 16 ملیار دینارە ئەمە ئەکاتە 296 ملیار باش نییە ئەو باسی خاپور ناکەم کە دەواازەی سووریایە و یەک فرسینایەتە لای حکومت وەزارەتەکەی ئاواتی شەرجەناوی سەر ئاگای لێ نییە هیچ کاتێ نەمان بینیوە ئەم وەزارەتی داراییە داوای ئەم پارانە بکە بۆ وەزارەتەکەی باش نییە کەچی ئەم ئاواتی شەرجەناو بە ئازیزانی ئارام ئەحمەد ئەو ڕاستیانە ناڵێ دەیشارێتەوە لەبەر بەژێن تایبەتەکانی خۆی ئاخر ئاوات و هەڤاڵ قرتێلە لە سێمانیە گۆڕان خواز بوون بۆ هەڵمان تڕان بەڕاستی بۆیە باجەکەیماندا باش نییە بۆیە داهاتی فرۆشتنی تەنکەری نەوت یەک فرسی ناشتە گیرفانی حکوومەت و وەزارەتی ئاواتی شەرجەنا بۆ ئازیزانی ئارام ئەحمەد لەمەیشە چرکەی لێوە نایە ئاواتە سەکران باش جا 24 ساعتە سەکران ئاوایە ئەو ناخواتەوە لەمەیشە دینارێکی نان بە وەزارەتەکەی بە قسە ناکە یعنی چی ئەم تەنکەر نەوتانە ها تەنکەرەکەم لە پێنجێنەوە ئەڕوا لە مەزەکەەوە ئەڕوا لەمەی کوێ ناوی شێت خوام شوێنیتر پەروێز خان لەوێشەوە ئەڕوا ئەوانە تەنکەرانە ئەوە هەمووی بۆ مامگیرفانەکەی سەرانی پارتیوێکێتی خۆشەویستانی ئارام ئەحمەد باش نییە بەڵام بەڕێی ئارام ئەحمەد ئەمە بۆ یەکێتی ئەم ئیشانە زۆر کەمە بەڕاستی زۆر کەمە لە دێگەڵە بەملاوە هەر ئەوانە هەیە کە من باسم کرد شتێکی ئۆتۆنیە لە حقیقەتە من دووبارە یەکەمەوە عەزیزم ئەگەر پارتی جیاوازی ئەکات لە ناوچەکانە بایەکێتی قوبولی نەکا بەڕاستی بایەکێتی قوبولی نەکا ئەگەر یەکێتی ئەڵێ وەڵا پارتی پارەی ئیبراهیم خەلیل و پارەی فڵان و ئەوەیەت و لە هەولێر و بادینان و ئەوانە سەرفیەکە کە پێشمان خۆشە هەولێر و بادینان هەمووی کوردە و یاخوا دەستی خۆش بوو پیرۆزیانی بەڕاستی بەڵام بۆ ئەملایش پێویستە کاکەجێ باش نییە بۆ دێگەڵە بەملایش پێویستە بۆیە ئەگەر یەکێتی ئەڵێ پارتی فەرق ئەکات و ئەوە ناکە حکومەتی لەگەڵا دروست مەکە ئەگەر هێزێکی تر حکومەتی لەگەڵا دروست کرد لەگەڵ پارتیە ئەوە ئێمە توانین ڕسوایکەن بەڕاستی باش نییە بەڵام تۆ بێی حکومەتی لەگەڵا دروست کەیت و سبەینێ بۆ دوای هەڵبژاردنەکانی ئەمە با بڵێن حکومەتی لەگەڵا دروست کە یەکێتی ئەمە یعنی تۆ ئەی سلمێنی کە قسەکانی هیچی ڕاز نییە و پارتی فەرق ناکە ئەوە ناکە بۆیە ئەم قسەیەم ڕوودەدەمی پاڤڵ تاڵەبانیە کە سەرۆکی یەکێتیە ئەگەر بێت و لەگەڵ یا حکومەت دروستکەی بەم حاڵەوە یعنی تۆ شەریکی لەگەڵ ئەوە و تۆ دێگەڵە بەملاوە دژی خەڵکی سێمانی و گەرمیان و هەموو ئەم بابەتانین ئەمە کولی قسەکانم بوو لە دوازایشە بە هەمووتان دەڵێم ئازیزانی ئارام ئەحمەد ئێمە وەکوتم لە بەرەی بای کۆتاین باش نییە بەڵام هەر کەسێک چوو بەشداری بکە لە باشووری کوردستانە ئازیزانی ئارام ئەحمەد لە سبەینەوە ئاسایشی پۆلیسی پێشمەرگەی هەر چێکەی بەڕاستی دوو بەیانێ سێ بەیانەکەیە هەڵبژاردنەکان دەست پێەکە هەمووتان بچنە سەر سندوقەکان ئەوە یەک زەڵبی لێ بدەن وەرقەکانتان بسووتێن
بۆ ئەوەی پاتی وێشێتی و هیچ لایەنێک ئیسفادە لە ئێوە نەکە ئازیزانی ئارام ئەحمەد ئەوەی شێکە لە کارە باشەکەن من ئیتر قسە ناکەم ئەوە قسە و باسی من بوو و لەوە بەدەشتێکی ئەو تۆم نییە هەتا دوای هەڵبژاردنەکان اینجا یامەوە خزمەتتان ئازیزانی من بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ خۆشەویستانی ئارام ئەحمەد بەخێر.